دكفاني داراد واستم صالك دار باسبو جاي علي بياتيش رفكار سياسي جو بغداد برسم جاي علي قالك بخيرات كردستان بيستشار شان دكا هف بيمانيا بنيات نانا دولته بحكومات يعني جيب بريفا برنا دولته بحكومات لحوليريا نهاد قال سرق بارزاني دقال دا سالادارين هرما كردستاني قوتو بيجن يك آلي كرنا بوست سرق وزيران و سرق كمار دكان برأياته هيج در انجامك ديجي در كويت بەڵێ سەرەتا سوپاسی کوردستان 24 و بینەرانی بەڕێزی کوردستان 24 دەکەین بۆ ئەم میوانداریە سەردانی ئەم هاوپەیمانیە بۆ لای بەڕێز سەرۆک بارزانی و سەکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستان بەدڵنیایەوە دەبێتە سەردانێکی گرنگ دەرئەنجامی گرنگی دەبێت ڕێککەوتن دەکرێت لەسەر کەسێک بۆی بێتە سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و کۆتایی هاتن بەو بنبەستە سیاسی کەوا هەبوو و پێکەنانی حکوومەتێک کە خزمەتی هاونیشتیمانیان بکە بە شێوەیەکی گشتی کە وەکو دەزانین بەڕێز سوودانی کاندیدی سەرەکیە بۆ سەرۆک وەزیران برای سودانی دقلا برای هوا يعني مسألة أنا جهشتنا آليا بالهفتة جهشتنا ككونكريتي بأرمان جواب كرنا حكومته أري قالوا ناكوكين دنافا مالا شيعيان دايا يانجي ناكوكين دنافا مالا كردان لسريك آلي كرنا بوست سر الكمار لە ڕاستیدا پرسەکە پەیوەنددارە بە ناوماڵی کوردی لە ئێستادا بۆ یەکلایکردنەوەی پرسی سەر کۆمار لە نێوان هەردوو حزبی سەرەکی کە پارتی و یەکێتین بەدڵنیایەوە و دەبێت لەسەر بنەمای بەرژەوەندی نوێنەرانی گەلی کوردستان و خەڵکی کوردستان کەسێک دەستنیشان بکرێت و پاشان دەبێت کۆتایی بەمە لەفە بهێنرێت لە نێوان کوردەکان خۆیاندا اینجا بڕۆن بۆ پەرلەمان و شیعەکانش دەبێت ڕێکەون وەکوی کە ئێستا کاندیدیان دەستنیشان کردەوە بەڵام سەدرەکان ڕازی نین بەم کاندیدا بەوەی کە بێ بە سەرۆک وەزیرانی داهاتوو ئاماژێک چکێ لە کێشەکان بەڵام وەکو دیارە کە سەدرەکان تاوەکو ئێستاکە لەگەڵ ئەو میکانیزمانین کە سوودانی پێڵ بژێردراوە و گفتوگۆکان ئەشێ لەگەڵ ئەوان جارێکی کە دەست پێ بکاتەوە لە ماوەی مانگی ئایندەدا بۆ دەستنیشانکردنی سەرۆک وەزیران. علی بەیاتی دناوا مەڵە شیعەیان دا هەر کەس خۆ حەق و ڕاست دەبینە دناو کوردانجی دا هەمان دەردە باشتر نینە ئەم چاوەڕێی کەنگی بین و حکوومەت بهێتە ئاواکردن. بەڕاستی ئەو کۆتایی ئەو کێشانەیەک وای کردووە کەەوە پێگەنانی حکوومەت درەنگ بکەوێت ئەمە دژی بەژۆندەکانی گەلی عراقی ینی ساڵێکە هەڵبژاردن کراوە بە هەموو پێکاتە جیاوازەکان وەکو کورد و عەرەب سونە شیعە یەزیدی تورکمان بەشدار بوونە تاوەکو ئێستاکە نەیانتوانیوە دەرئەنجامی بەشداریکردن و دەنگدانەکان ببینن تاوەکو ئێستاکە یاسای بودجەنیە حکوومەتێکی کارانی خزمەتگوزارەکان پێشکەش بکات و تاوەکو ئێستاکە هەندێک کێشەکانی نێوان هەرێم و بەغدا هەڵواسراویت ماونەتەوە و پرۆژەوە بەرهێنەکان جێبەجێ نەکراون بۆیە باشترە هەموو لایەنەکان ڕەچاوی بەشەوەندی نیشتیمانی و هاوڵاتیان بکەن و بێن بە خێرایی ڕێککەون لەسەر پرسی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و حکوومەتێک پێک بێنن کە دەسەڵاتی هەبێت بتوانێت خزمەتی هەمووان بکات. باشە دناوا شەرت و مەرجاندا ئەگەر هاتو حکوومەتێک ژی ئاوا ببیتن دناو بەراوی بەشێ شیعەیان کورد و سونەیان ئەرێ بێ سەدر دەبیت دێ سەدر وانە ڕەحەت بهێلیت لە ڕاستیدا برادران لە سەدرەکان شاونەتەوە لە پرۆسی سیاسی بە شێوەیەکی گشتی بەڵام ئێمە وەکو پێچوونی خۆم وایە کە ئەم حکوومەتە حکوومەتێکی گشتگیر دەبێت هەموو لایەنەکان بەشدار بن تایدا بۆ ئەوی بتوانێت سەقامگیری هەبێت لە داهاتوە بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی عەراب بکات. باشە ئەوە داخوازە بەشێکێ شیعەیانە لێ دیسا هەڵبژارتنین تشرینی لە پێشیان منە نەتەوێن یەک بووی دەبێژن ئەگەر هاتو ئالی ڕێک نەکەون پێشاتەن عێراقیش هەموو ڕویان بە ئاڵوستر و خراپتر دەبن ئەرێ ئاڵوستر بوون و خراپتر بوون دکیژان چارچوبەیدا بڕایە هەوە وەکیان مەها دەرباز بووی چێ بووی یانژی ممکنە شکل و شەمامەکە دی هەبیت.
بەدڵنیایەوە ئەوەی تۆ دەڵێت دروستە و نەتەوەیە گرتوەکان ئەمڕۆکە وەکو ئەو بەیاننامانی دەریان کردووە هەروەها باڵوێزخانی فەڕەنساش بە هەمان شێوە هەمووان داواکەن بە خێرایی حکوومەتێک پێک بێت دەسەڵاتی هەبێت گشتگیر بێت بتوانێت خزمەتی هاوڵاتیان بکات و ئێمە نامانێت جارێکیکە و ئەزمونە ببینەوە کە بریتە لە ناکۆکی سەربازی لە ڕابردوودا بینیمان چونکە ئەمە زیانی بۆ هەموو گەلی عێراقێ بۆیە لە ئێستادا بڕیاری پێگەنانی حکوومەت دەبێت بڕیارێکی ناوخۆیی بێت شیعە و کورد و سونە بەیەکەوە بەشدار بن لە پێگەنانی ئەم حکوومەتە ناکرێت دەستێوەردان هەبێت لە پێگەنانی حکوومەت ئەمە شتێکە خاوڵاتیانی عێراق ڕەتی دەکەنەوە چکە پرسەکە پرسێکی ناوخۆیە نابێ هیچ لایەنێک بەشداری تێدا بکات بەڵکو دەبێت عێراقەکان خۆیان بڕیا بدەن ئەگەر ئەوان بڕیاندا حکوومەتێک دروستە بێ خزمەتی ئەوانەکە و نوێنەرایەتی بەرژەوەندی گەلی عێراق کات و نەک بەرژەوەندی ئەو لایەنانەی کە دەستێوەردان دەکەن بۆ پێگەنانی حکوومەتی عێراق کیژن ئەولانن دەستێوەردانێتکەن لەسەر ڕاستێ دارڤە هەموو ئەو دەوڵەتانەی کەوا هەن کاریگەرن دەتوانم لێرەوە من بڵێم وەکو عێراقیەکان ئێمە دژی دەستێوەردانی هەر دەوڵەتێکی دەرەچین چ دراوە سێبێت چ نێو دەوڵەتی بێ بۆ پێکەنانی حکوومەت ئەبێ پێکەنانی حکوومەت بڕیارێکی سیاسی ناوخۆیی بێت خەڵکی عێراق و نوێنەرانی خەڵکی عێراق لە پەرلەمان خۆیان بڕا بدەن چێ دەبێتە حکوومەت و سەرۆکی حکوومەت و سەرۆکی کۆمار نابێت دەوڵەتانی دراوسیان بڕارە بدەن علی بەیاتی شرۆڤەکە لە سیاسیش بەڵای گەلەک سپاس